پاراستنی خوێن و سەری خەڵکە. بە پشتیوانی خوای پەروەردگار باسی قەتڵ دەکەین، کوشتن و حکمی کوشتن چییە کە کوشتنێک بە عەمدی بێ، بە ئەنقەزد بێت. سەرەتا تەفسیری زانایان بۆ قەتڵ کوشتن جورجانی ڕەحمەتی خوای گەورەی لێبێت، عەبدولقاهیر جورجانی دەفەرمێت دەرخستنی ڕوحە لە لاشە، و هەروەها کەفەوی و ڕاغیبیش دەڵێن ڕەحمەتی خوای گەورەیان لێبێت دەرخستنی ڕوحە لە لاشە کە شایستە نییە، حەق نییە ئەو کەسە ئەو ڕوحە لەو لاشەیە دەرکات ئیلا خوای پەروەردگار نەبێت. کەواتە هەمومان دەمرین، مردن حەقە دەبێ بیدەین، بەڵام بۆ من و تۆ نییە خەڵکی بکوژین و بیمرێنین. ئەوە تەوەری ئەمڕۆمان دەبێ ئینشاءالله. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاگاداری کردوینەوە پێمان دەفەرمێت خۆتان بپارێزن لە 7 هیلاک دەرەکان، ئەو 7 شتەی کە بە هیلاکت دەدا. ئەو 7 شتانە یەکێک لەوانە ئەوەیە کە قتل النفس، كشتني نفسك التي حرم الله إلا بالحق. كشتني نفسك بعمدي خوای پەروەردگار کە لەسەری حرام کردووی بیکوژی نفسك. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نفسی هێناوە، نەیوتوە موسلیم یان مؤمن، نفسی بە نەکیرە هێناوە. کەواتە ئەو نەکیرەیە ئەگەر کافریش بێت، کەسێک کافریش بێت، محارب نەبێت، بۆ نییە بیکوژی بە ناحەق. خوای پەروەردگار لەسەر من تۆ حرام کردووە خوێنی هیچ ئینسانێک بڕێژین، خوێنی ئاژەڵێک بڕێژین یان ئاژەڵێک ئەزیەت بدەین، خوای پەروەردگار لەسەر ئێمە حرام کردووە. ئافرەتێک چووە جەهەنەمەوە لەبەر ئەوەی کە پشیلەیەکی خستە ژوورێکەوە، نە ئاوی پێدا نە ئازادیشی کرد بچێت نان و ئاو بخوات، حەبسی کرد، زیندانی کرد، هەتا ئەو پشیلەیە مرد، هەتا ئەو پشیلەیە ڕۆحی دەرچوو. خوای پەروەردگار بەهۆی ئەو پشیلەیەوە کە ئەزیەترا ئافرەتێکی خستە دۆزەخەوە. ئەی خوێنی ئینسانێک لە پشیلەیەک کەمترە؟ نەخێر، خوێنی ئینسانێک زۆر زیاترە لە خوێنی گیانلەبەرێک. ئەگەر کەسێک بەهۆی گیانلەبەرێکەوە بچێتە جەهەنەمەوە، ئەی دەبێت بەهۆی ئینسانێکەوە چی لێ بەسەر بێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت سباب المسلم فسوق وقتاله كفر. جنێودان بە موسڵمانان بەداخەوە کە ئەمڕۆ زۆرە لە ناو خەڵکیدا جنێودان بە یەکتری بە ناوی گاڵتە و گەپەوە جنێو بە خوشک و دایکی یەکتر دەدەن، جنێو بە هەرز و ناموسی یەکتر دەدەن، یەکتری لەکەدار دەکەن. ئەوە فسقە بەڕاستی، ئاگاداری خۆمان بین. وقتاله كفر، شەرکردن لەگەڵی کوفرە، و ئەگەر بخوێنیشی بە حەڵاڵ بزانی پێی کافر دەبێت. خوای گەورە پەنامان بدە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەکبەر الکەبائیر، گەورەترینی تاوانەکان ئەوەیە کە خوای پەروەردگار حرامی کردووە لەسەر ئێمە، ئەوەیە ئەلئیشراک بالله، شەریکدانان بۆ خوای پەروەردگار. ئەو خوای کە تاکو تەنهایە تۆ بچی بتێک سەنەمێک دارێک بەردێک بکەیە شەریکی خوای پەروەردگار، یان خوای پەروەردگار یاسا و دەستوری ئیسلامی بۆ دابەزاندووی، قورئانی بۆ دابەزاندووی، بچی یاسا و دەستورێک هەڵبژێری غەیری یاسا و دەستوری ئیسلام بێت، ئەو شەریکت بۆ خوای گەورە بڕیارداوە. خوای گەورە پەنامان بدە. ئەگەر لەسەر ئەو تاوانە بمری، ئەو خوای پەروەردگار قەت لێت خۆش نابێت و دەتخاتە جەهەنەمەوە. و هەروەها قتل النفس، کوشتنی نفسێک، تێکدانی نەخشەی خوای پەروەردگار، چونکە تۆ کەسێک بکوژی نەخشەی خوای پەروەردگارت تێکداوە، ڕازی نەبووی بە قەدەری خوای پەروەردگار، کەسێکت لە بین بردۆ خوێنی کەسێکت ڕژاندووە، ئەو خوای پەروەردگارش لێت خۆش نابێت. خوای گەورە پەنامان بدە. و هەروەها هەر کەسێک من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. خوای پەروەردگار دەفەرمێت هەر کەسێک یەک کەس بکوژێت بە ئەنقەست، کە شایستەی ئەوە نییە بکوژرێ بەڕاستی،
کەسێکە بێ باوەڕ بێت مسلمان بێت هەر کەسێک بێت تۆ بچی بیکوژی بەبێ هۆ ئەوەکو ئەوە وایە هەموو سەرگۆی زەویت کوشتی بێ قەتەلە الناسە جەمیعا ئەگەر بەس خەڵکی حیساب بکەین تۆ وای دابنێ یەک کەست لە دەست کوژرا بە عەمدی بە ئەنقەس کوشتت دانیشتوانی ئەمڕۆ نزیکەی 7 ملیار خەڵک 7 ملیار کەس بە موسڵمان و غەیری موسڵمان هەموو ئەدیانەکان وەکوە 7 ملیار کەست کوشت بێ ئەگەر ناسەکە تەنها بۆ ئینسان بێ ئەگەر بۆ جنیش بێ هەر لە حیساب نایە کەواتە کوشتنی کەسێک بەناحەق ئەوەندە تاوانێکی گەورەیە بە ئاگاداری خۆمان بین دەبێت حەمد و سەنای خوای پەروەردگار بکەین لەوەی کە دەستمان لە خوێنی کەسدا نییە و الحەمدولله تا ئێستاش خوای گەورە ئێمەی پاراستووە کەسێک دەستی نەچۆتە خوێنی ئێمە و با زمانی خۆشمان بپارێزین لەوەی کە زمانمان بپارێزین لەوەی کە ببێتە هۆکاری کوشتن یان لە بین بردننی کەسێک خوای گەورە پەنامان بدە خوای داوات لێ دەکەین بمان پارێزی و هەروەها ئیماندارێک بەناحەق بکوژرێت خوای پەروەردگار دەفەرمێت وەمەن یەقتل مؤمنا متعمدا هەر کەسێک ئیماندارێک بە ئەنقاز بە عەمدی بکوژێت فجزاؤه جهنم ئەوە پاداشتەکەی جەهەنەمە ئەوە یەکەم سزایەتی کە دەچێتە جەهەنەم و ناچێتە بەهەشتەوە خالدا فيها بە هەتایی تێیدا دەمێنێتەوە بە نەبراوەیی چونکە بۆ مسڵمانێکی بە عەمدی کوشتووە ئیماندارێکی بە ئەنقەس کوشتووە ئەوە دەچێتە جەهەنەم و بە هەتاییش تێیدا دەمێنێتەوە وغضب الله عليه وخوای پەروەردگاریش غەزەبی خۆی بەسەردا دەڕێژێ زۆر لێی تووڕەیە وەلەعەنە وەلەعنەتی خۆشی لەسەر دەکات و دووری دەخات لە ڕەحمی خۆی خوای پەروەردگار ئەی هاوار خوای گیان پەنات پێدەگرین لەوەی کە لەو کەسانە بین دەستمان بچێتە خوێنی ئیمانداران و خوای پەروەردگار لەوەش لێی خۆش نابێت عقوبەی پێنجەمی کە دەدات وأعد له عذابا عظيما وعذابێکی زۆر بە ئێش و بە ئازاریش دەدرێت لە بەرامبەر ئەوەی کەسێکی ئیمانداری کوشتووە خوای گەورە پەنامان بدە کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت هەر کەسێک بڵێ لا ئیلاهە ئیلا الله حرامە خوێنەکەی ماڵەکەی هەر یەکێک لەسەر ئێمە حرامە لەسەرمان وەڵڵاهی خوێنی بڕێژین ماڵی بخۆین ئەو کەسێک کە خوێنت ئەو کەسێک کە دەستت چۆتە خوێنی مسڵمانان ئیمانداران لەخوا بترسە و بگەڕێەوە و تۆبە بکە چونکە وەڵڵاهی عەزاب و عقوبەی خوای پەروەردگار زۆر گەورەیە ئەگەر تۆبە نەکەی و هەروەها هەتا زانایانیش قسەیان لەسەر ئەوە هەیە کەسی قاتیلی متعەمید کەسێک بکوژ بێ بە ئەنقەس ئیماندارێک بکوژێ یان نەفسێک بکوژێت ئەو کەسە وەکو ئیبن عەباس کە هاتن پرسیاریان لێ کرد ئەی ئیبن عەباس ڕەزای خوای گەورە لە خۆی و لە باوکی بێت ئایا ئەو کەسێک کە کەسێک دەکوژێت بە ئەنقەز متعەمیدەن ئایا تەوبەی بۆ هەیە ئایا تەوبەی لێ قبوڵ دەکرێت بڕۆن لاچون تەوبەی چی لێ قبوڵ دەکرێت ئەو کەسە ئیماندارێکی کوشتووە تەوبەی بۆ نییە خوای گەورە پەنامان بدە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت كل ذنب عسى الله أن يغفره هەموو تاوانێک ئومێد وایە خوای گەورە لێی خۆش بێت ئیلا ئەوە نەبێت کەسێک بە موشریکی بمرێت و کەسێکیش دەستی بچێتە خوێنی ئیماندارێک بە ئەنقەز بکوژێت مؤمنون أو قتل مؤمن متعمدا سبحان الله هەر کەسێک لە ئێمە ئەگەر نیەتێکی وای هەبوویان هەمێکی وای هەبوویان قسێکی وای کردبێ با تەوبە بکات و ئەو کەسێ ئەو کارەشی کردوێ با تەوبە بکات ئومێد وایە ڕەئی ڕاجع وایە خوای گەورە لێی خۆش بێت بەڵام پاش ئەوەی کە ڕازی بێت بەوەی چ سزایەک بەسەری دادێت چونکە کوشتنی کەسێک لە دنیادا سەر شۆڕ دەبی لە لای خەڵکی خەڵک بە چاوێکی سوکە و سەیرت دەکات خوای گەورە پەنامان بدە و هەروەها دەبێت دەستی فڵان ڕیسپی و فڵان ئاغا و فڵان مامۆستاژ ماچ بکەی بۆ ئەوەی سوڵحێکت بۆ بکات و نەجاتت ببێ و هەروەها دەبێ
هەتا ماوی خۆت بە چاوشۆڕی ماڵی بکوش بزانی خوای گەورە پەنامان بدات. و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت لزوال الدنيا أهون عند الله من قتل الرجل المسلم. تێکچوونی دنیا ئەو دنیای کە ئێمە تێداین کە زۆر بمان پێی خەڵەتاوین، خوای پەروەردگار تێکچوونی ئەو دنیای خەڵکەکەی لێلادا ئاسمان و زەوی ئەو هەموو چیایە ئەو هەموو دنیایە سەیریکە، ئەو هەموو دنیایە تێک بچێت ئێستا ئاسانترە لە لای خوای پەروەردگار لەوەی کە خوێنی موسڵمانێک بڕژێت بە نەحەق. خوای گەورە پەنامان بدات. خوێنی موسڵمان گرینگە بە بەهایە. چۆن دەست دەچێتە خوێنی موسڵمانێک؟ خوای گەورە لە گوناه و تاوانمان خۆش بێ. أقول ما تسمعون أستغفر الله لي ولكم. زانیمان خوێنی ئینسانی موسڵمان چەندە گەورە بە بەهایە. ئەی بزانین کەسێک کە بێتە وڵاتی ئێمە لە ئەمریکاوە سەفەر بکاوە ڤیزایەکی لێداوە، لە بەریتانیاوە دێت، لە فەڕەنساوە دێت، هاتووە سەردانێک بکات و هیچی تر بە عەهد و پەیمان هاتووە، کوشتنی ئەو کەسە تاوانی چییە و چۆنە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت من قتل نفسا معاهدا هەر کەسێک نەفسێک بکوژێت معاهد بێ، خاوەن پەیمان بێت، بە بەڵێن و بە پەیمان هات بێتە ناو وڵاتی من و تۆوە کە ئەمڕۆ کراوەتە پەساپۆرت، بە پەساپۆرت لێیداوە هاتووە و لە وڵاتی ئێمە تۆ بیکوژی، ئەوە بۆنی بەهەشت ناکەی، بۆنی بەهەشت ناکەی. با بوزی بێت، با کافر بێت، با موشریک بێت، با یەهودی بێت، با نەسارا بێت، هەرچی بێت ئینسانە، نابێت خوێنی بڕێژی. ئاگادار بە، نەڵێ ها کافرە یاڵا دەرفەتە ئەوڕۆ با بیکوژی، نا، کافریش بێ مادام بە عەهد و پەیمان هاتووە، کافرێکە محارەبەی دینت ناکات، دژایەتی دینت ناکات، بۆ سەردان و سیاحەتێک هاتۆتە وڵاتی تۆ بۆت نێبێ کوژی. ئەگەر کوشتت دوور بێ خوایە ئەو کاتە لە قیامەتدا بۆنی بەهەشت ناکەی، یعنی دەچێتە دۆزەخەوە. ئەو کەسە دەچێتە دۆزەخەوە کە بۆنی بەهەشت 40 ساڵە ڕێ بۆنی دەڕوە، بۆنی بەهەشت ناکە. خوای گەورە پەنامان بدات. کەواتە دینی ئێمە دینی پاراستنی سەر و گیانی کافر و موسڵمانیش. کافران لە دەستی موسڵمانان ئەمینن بەهۆی ئەوەی کە خوای پەروەردگار یاسایەکی جوان و زۆر تۆکمەی بۆ ئێمە داناوە. و هەروەها کوشتنی نەفسی خۆت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت هەر کەسێک دەستی بچێتە کوشتنی خۆی، کوشتنی نەفسی خۆی، بە چەقۆیەک بێت، بە ئاسنێک بێت، بە خۆ سوتاندن بێت، بە هەر شتێک بێت لەو شتانە، بە ژەهرێک بێت، ئەوە لە ناو دۆزەخدا ئەوە هیچ هەتایەتیدا دەمێنێتەوە و بەردەوامیش خۆی دەکوژێت. بە چەقۆ خۆی کوشت بێت لە دنیادا، لە ناو دۆزەخدا بە چەقۆ خۆی دەکوژێت. خۆی ژەهر خواردوو کرد بێت، لە ناو دۆزەخیشدا خۆی بە ژەهر دەرخواردوو دەکات و ئەوە عقوبەکەی خۆیەتی لە ناو دۆزەخدا کەەوە هیچ بە هەتایی دەمێنێتەوە. و ئەو کەسێک کە خۆی دەکوژێت نوێژیشی لەسەر ناکرێت، ئەو کەسێک کە خۆی دەسووتێنێت نوێژی لەسەر ناکرێت. ئەی ئەگەر کەسێک بە فەتوای ئەو کەسە توندڕە و تەکفیریانە بێت خۆی بتەقێنێتەوە، خوای گەورە پەنامان بدە. کەسێک بێت پێیوا بێت خۆتەقانەوە جائیز و دروست بێت، ئەو کەسێک کە TNT لە خۆ دەبەستێت و خۆی دەتەقێنێتەوە لە ناو دۆزەخدا بەردەوام خۆی دەتەقێنێتەوە، ئەوە خۆکوژە، قەتلی نەفسی خۆیەتی. ئەگەر ئەو هەموو خەڵکەی کە دەوروبەریەتی ئەوانیش بکوژێ قەتڵی ئەوانیشی دەکەوێتە سەر. کەواتە کەسێک کە خۆکوژ بێت خۆی دەتەقێنێتەوە، قەتڵی خۆی و قەتڵی ئەو کەسانەشی دێتە سەر کە کوژراون و بوونە مەقتول، کەواتە قاتیلی نەفسی خۆی و چواردەوروبەری خۆیەتی. کەواتە ئاگادار بن براکانم، بەڕاستی تەوژمێکی تۆندڕەوی تەکفیری لە ئارادایە، فکرەیەکی بۆگەن. خوای گەورە پەنامان بدە کە ئەلحەمدوللیلا دوو فکرە هیچ کات سەر ناگرن،
فکرەیەک کە تۆندڕە بێ و زێدەڕە بێ لە دیندا ئەوانە هەموو کاتێک سەرەتا تالوتکە دەچن بەڵام پاشان پشتیان دەدەن لە زەویدا وەکو خەواریج وەک فکرەیەکیش کەشڵڕە و دەستی لە دینی خوای پەروەردگار بەردابێت خوای گەورە ئەوانیش نەسل دەکات کەواتە ئێمە دەست بە دینی خۆمانەوە دەگرین بە وەسەطیەت زیانمان بۆ دەوروبەری خۆمان نابێت و زیانیش لە خۆمان نادەین و دەبینە خێر و بەرەکەتیش بەڕاستی بۆ کۆمەڵگا و بۆ عامەی ئینسانەکان و هەروەها کەسێک سیارە بە خێرایی لێ بخورێت لە یاساکانی مروردا چونکە لەگەڵ قانونەکانی ئیسلام دێتەوە لە جادەیەک کە نووسرابێ بۆت هەیە 60 بڕۆی 60 بۆت هەیە سورعە بکەی بڕۆی تۆ لەو کاتەدا 100 بڕۆی یان 80 بڕۆی لە کەسێک بدەی تۆ قاتیلی ئەو کەسەت کوشتووە قاتیلی لەبەر چی؟ لەبەر ئەوەی پابەند نەبووی بە یاساکانی هاتوچۆ ئەگەر لە ڕێگایەکدا وتی پێشکەوتنەوە نیە جادەکەی یەکساییدا نابێت تۆ پێش بکەویەوە ئەبەدەن تۆ پێشکەوتیەوە لە کەسێکتدا لە سیارەیەکتدا و یان لە هەر شتێکتدا لە سیارەیەکتدا و دەعمت کرد بەرامبەرت کوشت تۆ قاتیلی قاتیلێکی عەمدیشە چونکە دەزانی ئەو یاسایە کە بۆ تۆ دانراوە بۆ سەر پاراستنی سەر و ماڵی تۆ دانراوە بۆ پاراستنی سەر و ماڵی موسڵمانان و هەموو خەڵکی دانراوە کەواتە هەر یەکێک لە ئێمە دەبێت پابەندی ڕێنەمایەکانی هاتوچۆ بێت خوا چەند ڕۆژانە دەبیستی فڵان کەس بە ڕووداوی هاتوچۆ گیان لەدەستدا ئەمڕۆ لە فڵان شوێنە ئەو دامەکرا ئەوە کوژرا ئەوە سێ کەس وەفاتیان کرد بەهۆی ڕووداوی هاتوچۆ بەهۆی ئەوەی کە پابەند نەبوو بە یاساکانی مرورەوە یاساکانی هاتوچۆوە کە پابەند نەبێ بە یاساکانی هاتوچۆوە ئەو کاتە قەتڵی چەند کەسێک دەکوژرێت لەو دامەدا قەتڵی ئەوەندە کەسێک دەکەوێتە سەر خوای گەورە پەنامان بدە خۆ ئێمە هیچ کار و کردەوەیکی ئۆتۆمان پێ نییە بۆ قەتڵی خەڵکیش بێنیە سەر خۆمان و هەروەها بەداخەوە کە ئەو وتارەم تەئسیری زۆری تێکردم لەبەرەوەی کە خەڵک دەبینی لەسەر 2000 و 5000 و 10000 دەکوژرێت خەڵک لە پێناو ئەوەی کە داوای ماف و حەقی خۆی دەکات دەکوژرێت خەڵک لەبەرەوە دەکوژرێت کە یاسایەک جێبەجێ دەکات خەڵک لەبەرەوە دەکوژرێت کە لەسەر مەعامەلەیەک ڕێک ناکەون قاتیل و مەقتول لەو کاتەدا هەردووکیان بۆ دۆزەخن لەبەر ئەوەی پرسیارکرا لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باشە قاتیلەکە بۆ دۆزەخ قەینا ئەی مەقتولەکە بۆ مەقتولەکەش لەبەرەوەی کە هەمان نێتی هەبوو بەرامبەر ئەو کەسی کە بکوژە کەواتە کوژرا و بکوژ لە کاتێکدا دەستنەوە دۆزەخ کاتێک کە لەسەر مەعامەلەیەک لێک کێشەیەکیان لە پێدا دەبێت یان لەسەر شتێکی دنیای کێشەیەکیان لە پێدا دەبێت یەکێکیان لە یەکێکیاندا و دەیکوژێت هەردووکیان بۆ دۆزەخ لەبەرەوەی هەردووکیان نێتی کوشتنی یەکتریان هەبووە کەواتە بە ئاگاداری خۆمان بین و ئاخیرە من خاڵ و کۆتاییمان ئەوەیە کە حکمی ئەو کەسەی کە بکوژە حکمەکەی چییە حکمی ئەگەر بە یاسای ئەمڕۆ لێکی بدەینەوە حکمی تێرکردنیەتی بە کەباب و بە خواردنی خۆش و چەور و قەڵەوکردنیەتی لە سجنەکاندا کە ئەوە حکمێکی زۆر زۆر ناڕەوایە و حکمێکە بەڕاستی بۆتە هۆکاری ئەوەی کە کوشتن زۆر بێت خوای گەورە پەنامان بدە حکمی ڕاستەقینە ئەو حکمەیە کە خوای پەروەردگار بۆ ئێمەی داناوە وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب بۆ ئێوە کوشتنەوە کەسی بکوژ دەبێت بکوژرێتەوە چونکە حەیاتە ژیانە یا ئولی الئەلباب ئێوە کەسانی کە عاقڵن کە ژیرن کە تێگەیشتون کە ڕۆشن فکرن کوشتنەوە چارەسەرە ئەگەر کەسێک بزانێت دەستی بچێتە خوێنی کەسێک لە ناو بازاڕی ڕانیەدا هەڵبواسرێت و بکوژرێتەوە قەت هەوڵی ئەوە نادا کەسێک بکوژێت ئەگەر حکمی کوشتنەوە جێبەجێ بکرێت
قەت کەسێک جورئەت ناکات کەسێک بکوژێت بەداخەوە. ئەمڕۆ ئەو یاسایە فەراهم لادراوە کاکە چۆن کوشتنەوە چۆن ئیرهابیە و چۆن دەبێت کابرا بکوژێتەوە. کوڕە بابەخۆ ئێمە لە سەردەمی 21دا دەژین و حەسری پێشکەوتنە و ئێمە چۆن دەگەڕێنەوە دواوە. کوڕە تۆ لە ئاخر نقطەی دواوەی کاتێک کە کوشتنەوە جێبەجێ ناکەی چونکە ژیانت بەو خەڵکە نەهێشتووە. کابرا خۆی سەرخۆش دەکات و دەچێت دەماچەیەک لە کابرا دەدا و دێکوژێت. بەس ئەگەر بزانێت کوشتنەوەی لەسەر جێبەجێ دەکرێت وەڵا قەدە و کارە ناکە. کەواتە کوشتنەوە ژیانە، ژیان دەبەخشێتەوە بەبەر کۆمەلگادا. خوا لە چەند ساڵی ڕابردوو هەتا ئەمڕۆ چەند کەس کوژراوە، چەند کەس خوێنی ڕژاوە، یەک کەس کوژرایەوە نەخێر. ئەی ڕۆژ بە ڕۆژ کوشتن زیاد ناکە خەڵک لەسەر جوتە کۆترێک یەکتر یەکوژێ ئەنی. ئەگەر هاتو کوشتن هەبێ کەسێکی بکوژێت و بکوژرێتەوە ئایا کابرا جورئەت دەکات لەسەر جوتە کۆترێک کەسێک بکوژێ؟ کابرا جورئەت دەکات لەسەر نەفسی خۆشی کەسێک بکوژێ؟ دەڵێ کوڕە من بەس دیفاع دەکەم با نەکوژرێم، با بەرامبەریشم نەکوژرێ، با ژیانم لە دەست نەچێ بۆ کاتە. یعنی کەواتە هەمومان دەبێ بیر بکەینەوە کوشتنەوە باشترین چارەسەرە کە یاسای خوایە ئەمڕۆژ لە غیابی ئەو یاسایەدا بەداخەوە کۆمەڵگامان بەرەو وێرانبوون دەچێت. ئەگەر سەیری کۆمەڵگاکانی ئەوروپا بکەین زۆر لە دوای ئێمەن، چونکە ئەوان کوشتنیان زۆر زۆرە لە ناودا، بەڵام بەوەی کە ئیعلان ناکرێت و بڵاو ناکرێتەوە کوشتن لە ناویاندا زۆرە. هەر بگرە شوێنێکیان هەیە تایبەت بەوەی کە بچی ناوی خۆت بنووسی خۆت بکوژی، حەبێکە دەی خۆی خۆت دەکوژی، یان لە سێقاتێکە خۆت ڕۆلی ئاسایی خۆت کوژە. کوشتنیش لێن دەرێ زۆر ئاسانە. چەندان بڕۆ لە سەربازگەکانیان هەمووی خەریکی خۆکوژیە یان یەکتری کوژیە یان دەوروبەری خۆیان دەکوژن. دەستەی مافیای گەورە گەورە دروست بووە هەروە دەکاو کەسێک دەکوژە. بۆ چونکە کوشتنەوەی تێدا نیە. ئەمڕۆژ ئێمە یاسا بۆ گەنەکانی بەناو دیموقراتیەکانی ئەوان جێبەجێ دەکەین. بۆیە حاڵمان والی هاتۆ بەڕاستی. خوای گەورە پەنامان بدە یا ڕەبی خوایان بەدەستی کەس نەچین و کەسیشمان بەدەست نەچێ. یا الله داوات لێ دەکەین بە ناوی جوانت بە سیفاتی بەرزت خوای لێمان خۆش بی. یا ڕەبی خوایان سڵح و سەلاحەتیش بخەینە ئەو کەسانێک کە کوشتنیان لە بیندا ڕووداوە. یا ڕەبی خوایان لێ دەپاڕێنەوە بە ناوی جوانت سیفاتی بەرزت شیفای نەخۆشەکانمان بدەیت. یا الله داوات لێ دەکەین بە ناوی جوانت سیفاتی بەرزت خوایان کارمان ئاسان بکەی، حکم بە قورئانەکەی تۆ بکەین یا الله. یا ڕەبی خوای داوات لێ دەکەین هیدایەتمان بدەیت بەسەر ڕێگای ڕاست. خوایان داوات لێ دەکەین شارەزامان کەی لە دینەکەی خۆت نیەتمان خاڵز بکەی. یا ڕەبی خوایان داوات لێ دەکەین بە ناوی جوانت سیفاتی بەرزت پیرەکانمان عاقبەت خێر بکەی. یا ڕەبی خوایان داوات لێ دەکەین بە ناوی جوانت سیفاتی بەرزت یا الله گەنجەکانمان هیدایەت دەی، کاری زەواجیان بۆ ئاسان بکەی. یا ڕەبی خوایان ئەوەی کێشە و میحنەت و ناخۆشێکی هەیە خوایان لەسەر لا بدەی. داوات لێ دەکەین یا الله لێت دەپاڕێنەوە بە ناوی جوانت سیفاتی بەرزت وڵاتمان ئارام بکەی، وڵاتمان خۆش بکەی. یا ڕەبی خوایان ترسی خۆت بخێت دڵەکانمانەوە کەسمان بەدەست نەچێ و بەدەستی کەسی نەشین. ئامین ئامین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى